کاک سەمیر چۆنی؟ بەڵێ بژی براکەم باشی کاک سەمیر ئەمریکا سوپاس دەکەم. ئێوە بڕیارێک دەرچووە لە ئەنجومەنی وەزیران کە بەڕێز سەرپەرشتی دەکەی بە زۆرم لێ ئەوەی مامۆستایان دادەخەن مانگرتنیا ناڕەزایەت من ناوم قادر نادرا یعنی وتیان تۆ سەرپەرشتی دەکەی ئەو بڕیارەکەش لەیان جێگری سەرۆک وەزیران قوبات تاالەبانی دەرچووە ینی سێ چار مانگە چ کەناڵێکی ئیشەکەیت سەر بە خۆم یعنی بۆ نابێت سی کە من ئەو جارەکەش ئەو شتم پێوتی وبسایتێک هەیە ئەگەڕڵێ وەرە لەوێ ئیش بکە و هەموو جارێ بەسەر سەر و بەسەر چاو لێدوانتە دەمێ دوو معلوماتەی کە لای تۆش هەیە هیچ ڕاست و دروستی تیانە نە من سەرپەرشتی ئەو شتاکەم نایمەوە بڕیارەمانداوە بڕیارێکی داوە بەجێکە ئەنجە هەلێکی کاریش هەیە بۆ جەنابەت ئەگەرێکەی لەو وبسایتە بەسەر چاو من پێیانەڵێم ئیشیان لەگەڵا بکە و هەر کاتێ تەلەفۆنت کرد ئەو خەمە سەرسەر لێدوانیشتە دەمێ و وەکو ڕۆژنامە نووسێکە لە شوێنێکیش بکە نانە قەپات مەکە کاک سەمیر یەک دەقە با جواب بدەمەوە جواب بدەمەوە ئەنگۆ فێرە ئەتەکێت بن براکەم سەرەوقون گەیشتونە نانا قەپات مەکە عیبە کاک سەمیر ئەو کاتت باش براکەم تو گوتەبێژی حکوومەتی ئەنیشێک لە دەموچاوە هەرە دیارەکانی لە دوای گوتەبێژی حکوومەت جێگیری شەرم نییە دروی بکەی بەڵێ لۆت دەکەمەوە لۆت نەکردم دوو لۆ دەترسێ ینی کە ڕەشت کردیتەوە ئەو چاتانە لۆ زانی مەسەلەکە محکەمەیە تاقییان مەسەلەیەکی ئەخلاقیە سێ چاوی من ئەو ئوسلوبە ئیستیفزازەی ترکە ئوسلوبی ئیستیفزاز لە جوابدانەوە بە هەموو کەس دەکرێت بە قوربانی من بە قوربان هەموو کەس دەتوانێت وشەی بریندارکەر بەکاربێنێت بە تایبەتی ئەگەر ئەدەبی سیاسی لاواز بی یعنی ئەم پێم دەکرێت ئەو پەڕی سوکایەتی پێ بکەم بە وشە بریندارت بکەم بەس ئەوە ناوی نە لەگە ئەخلاقی کۆمەڵایەتی من دەگونجێت نە لەگە ئەخلاقی سیاسی کە من فەر دەکەم تا هاوڵاتێکم چالاگوانەکەم لەسەروی هەموو ئەوە هەڵی کار بۆ من مەدۆزەوە بڕۆ ئەو گاڵتەزارەی وە قوبادی بەرپرست دەکرێت لە هەموو شوێنێک باز لە هەڵی کار دەکرێت وەکو گاڵتە پێکردنەکە خاوەن ئەو پەیامی خۆن هەڵی کار بۆ خەڵکە بدۆزەوە بە قوربانی من بڕۆ هەڵی کار لە ئەوان بدۆزەوە باشە هەڵی کار لە ئەوان بدۆزەوە شەرما ئەو قسەت کرد دەنگەکەتمان هەیە بە قوربان دەنگەکەتمان هەیە دادەنێ دڵنیا بە وەزانێ من ئەزمونم نییە دەنگەکەتم یەکسەر تەحویل کرد بەس فێر بە ئەتەکێتت هەبێت ڕێز لە هەتا لە ماڵەکەی خۆشت بگرە چکۆتو ئەو ناڕازگۆیی و زمان بریندارکردن دەلالە لە پەروەردەی حزبی حکومی و خێزانیش دەکات بەڕاستی خۆش نەبوو کاک سەمیر تەسەوڕم ناکرد لەو ئاستەدابی چاوەڕێت دەکەم براکەم ئەم بەو پەر ڕێزەوە گفتوگۆ دەکەین یعنی من جارەکە دریش پێم گوتی ئەس دەکەی هەویە ڕۆژنامە نووسانی سویدر لۆ دەردەینم یعنی ئینسانێک لای ئێوە ئەڵە دەبێت لە میدیایەک ئیش بکەیتر سێبەر بێ سەربەنگۆ بێ سەر بە پارتی بێ ئەوتان پێ ڕۆژنامە نووسە بەڵام خەڵکێک ئەگە سەر بەخۆ بێتن یعنی پێتان ئەوە نییە باشە تەبیعیە وەرم بە ناوی تەفدیق لقاء لەگە دەکەم باشە بە ناوی کەناڵی تەفدیق لقاء لەگە دەکەم بەس تەهەڕوب مەکەن باشە و دوو ئەم پێ دەڵێم هەوێ ڕۆژنامە نووسانی جیهان و کورد سویدم هەیە کە هەموو حزبەکەت بڕوا ناکەم دوو کە سیوای تێدا هەبی گرنگ دامانە هاوڵاتیشی زۆر ئاساییم کاک سەمیر هەر هاوڵاتیم تۆ نوێنەری ئەو حکوومەتی نوێنەری هاوڵاتی و ڕۆژنامە نووسانی نابی لێ دوام بدەی ئەگە پێ دویان نابی لێ دوام بدەی ئەوە زۆر سەرۆژێر قون بە هاولێری با قسە بکەین سەرۆ قون لە ڕوودا تێگەشتی من دەیان ڤیدیۆ لۆ دەینم گەنجە سەجادەی سەرۆک وەزیرانی ئێستای گرتیە قسەی لەگە دەکا و لە سوسیال میدیا بڵاو دەکاتەوە جوابی هەموو پرسیارەکیشیان دەداتەوە بەڕاستی ئاستەکی زۆر نزمە من ئەو دەنگەی خۆم بە هیوام تەلەفۆن کرد گفتوگۆیەکی مەدەنی بکەین براکەمە کوزارەکەی تر خۆ ئەمە یعنی دەزانی ئەمە گوێن نادەم دەزانی پرسیارە ڕۆژنامەگەری دەکەم من نازانم تۆ تەمەنت چەندە من لە نۆ دوو جێگیری سەرنووسەری ڕۆژنامەی ڕێگای ڕەنزدەران بوویمە بە قوربان نۆ دوو
لە ڕێی گرنگی دانمان بە کەرتی پیشەسازی و بە گەڕخستنەوەی کارگەکانمان 50,000 هەلی کار دەڕەقسێنین.